کۆبوونەوەی ئەمڕۆی لیژنەکانی پەرلەمان لەبارەی پڕۆژە یاسای موچەوە چی تێدا باس کرا؟ بەڵێ بەناوی خوای گەورە سوپاس بۆ جەنابتان، سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان. ئمڕۆ سەرۆکایەتی هەر شەش لیژنەکە کۆبووینەوە و راپۆرتی هاوبەشمان نووسی، چونکە کە هاتینە لیژنەکە هەر سەرۆکایەتی هەر لیژنێ و راپۆرتی لیژنەکەی خۆی پێبوو. ئەوەی کە ئێمە ئەمڕۆ ئەنجامماندا یەکخستنی ئەو شەش راپۆرتە بوو لە راپۆرتێکی هاوبەشدا و ئامادەمان کردووە بۆ ئەوەی کە بەرزی بکەینەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و بیخاتە بەرنامەکانی کاری دانیشتەکانی داهاتووەوە. وەک دەزانین دکتۆرە، پڕۆژەی چاکسازی موچە ببوورە. پڕۆژەی چاکسازی موچە تەرکیزی زۆری خراوەتە سەر موچەی خانەنشینی و خانەنشینان. دەمەوێت بپرسم کە مەرجەکانی نێو پڕۆژەکە بۆ خانەنشینبوون چین؟ خۆیان لە چی ئابینێتەوە؟ بەڵێ ئەم پرۆژێ تایبەت نییە بە تەنها بە خانەنشینیەوە، بەڵکو بە بڕینی ئەو موچەی بندیوار و ئەو کەسانەی کە بە پلەیەکی بەرزتر لە پلەی خۆیان خانەنشین کراون و هەروەها بە سوودمەند نەبوون دووجار لە بودجەی گشتی. خەڵک هەیە لە جیاتی موچەیەک سێ موچە و چوار موچە وەردەگرێت، ئەمانە بەپێی ئەم یاسایە هەمووی دەبڕدرێن. سەبارەت بە خانەنشینی ڕاستکردنەوەی تیا دەکرێت، ئەوانەی کە بە پلەیەک خانەنشین بوون کە لەسەر و پلەی خۆیانەوەی بۆ نمونە کەسێک وەزیر نەبووە بە پلەی وەزیر خانەنشین بووە، ئەمانە هەڵەوە شێنەوانەیە، یاخود مدیر عام نەبووە بە پلەی مدیر عام خانەنشین بووە، ئەخرێتەوە پلەکەی خۆی. یعنی و هەروەها موچەی بندیوار ئەوانەی کە یعنی مۆزەفی فیعلی نین بەڵکو هەر دانراون بۆ ئەوەی مەعاش وەرگرن، بەپێی ئەم یاسایە ئەمانە هەمووی دەبڕدرێ و هەروەها خانەنشینی پلە باڵاکانیش کە لە ئێستادا هەیە ئەویش بە شێوەیەک کەم کراوەتەوانەیە کە عەدالەتێکی ئیجتیماعی هەبێ لە نێوان کەمترین موچەی خانەنشینی فەرمانبەرێکە لەگەڵ ئەوەی کە پلە باڵایە. ئێمە لێ ناشارمەوە خۆمان لەگەڵ ئەوەدا بووین کە یاسای خانەنشینی یەکگرتووی ژمارەنۆی ساڵی 2014 هەموار ئینفاز بکرێ لە هەرێمی کوردستاندا و هەر لە سەرەتای دەستپێکی ئەم خولەشدا ئەو پرۆژە یاسایەکمان بۆ ئەو پێشکەش کردبوو. جارێکی تر تەڕەحمان کردەوە، حکوومەت دەڵێ پارەی ئەوەم نییە کە ئەو یاسایە ئێستا بەرکارکەم. ئەو یاسایە لە ڕاستیە عەدالەتێکی کۆمەڵایەتی زۆر باشی تایە، چونکە کەمترین موچەی خانەنشینی بەپێی ئەو یاسایە دەبێتە 400,000 و زۆرترینەکەشی یعنی فەرقێکی زۆر نییە لە بینی کەمترین و زۆرترینەکەیە کە ئەوەمان پێ نەکرا، کە حکوومەت وتی ئەوەم پێ ناکرێ. ئێمە هەوڵمانداوە لەم لە ڕێگەی ئەم یاسایەوە کە ئەو هیچ نەبێ بەشێک لەوە جێبکەینەوە. جگە لەوە ئێمە حکوومەتمان ئیجبار کردووە بە پێی مادەیەک لەم یاسایەدا کە ئەمە خاڵێکی ئیجابیە لەو یاسایەدا، حکوومەتمان ئیجبار کردووە بەوەی کە ئەو پارەیە کە لەم چاکسازیی موچە و خانەنشینیە بۆی دەگەڕێتەوە دەبێ بەکاری بهێنێتەوانێ بۆ باشکرد بۆ پێداچوونەوە بە سیستمی پاشەکەوت کە لە ئێستادا پەیڕەو دەکرێت لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی نایاسایی. ئەو مادەیە ئێمە لە پەرلەمان ئیزافەمان کرد، لە پرۆژەکەی حکوومەتدا نەبوو، ئیجبارمان کردو ئەو بڕەپارەی کە دەگەڕێتەوە لەم پرۆژەیە بەپێی ئەم پرۆژەیە بەکار بهێنرێتەوە بۆ پێداچوونەوە بە سیستمی پاشەکەوتی موچە. پێتان وایە دکتۆرە، ینی حکوومەت بە گوێتان بکات لەوەی کە ئەو پارەی دەگەڕێتەوە بۆ باشترکردنی موچە سەرفی بکاتەوە لە کاتێکدا کاتێک بڕیاری پاشەکەوتیدا بەرمیلێک نەوت بە 25 دۆلار بوو، لە ئێستا بەرمیلێک نەوت نزیک بە 6 دۆلارە. دەستکاری پاشەکەوتی موچەی نەکردووە. لەکوێ ئەتوانێت یاخود بە گوێی پەرلەمانتاران نەکات لەوەی کە چاکسازی لە پاشەکەوتی موچەدا بکات؟ ئێوە دڵخۆشن لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەنە موتیعی پەرلەمان بن؟
جا من بە مناسبەی ئەم پرسیارەی جەنابتەوە ئەمەوێ ڕوونکردنەوەیەکی تر بدەم لە ڕاستیە ئەم پرۆژە یاسایە ئەگەر بێ بە وردی سەیریکەی ئێمە ئەو ڕەئیانەی خۆمانمان لە لیژنەی یاسایی وتووە بە حکوومەتیشمان وتووە ئەگەر بە وردی سەیریکەی بەشێکی هەرە زۆری پێویستی بە یاسا نیە پێویستی بە دەرکردنی یاسا نیە حکوومەت خۆی دەیتوانی بە پەیڕە و بە ڕێنمایی چاکی بکات چکە ئەو کارە نایاساییانەی کە کردوویەتی حکوومەت کە ئێمە بە یاسا بۆمان چاک کردوێتەوە خۆ ئەو نەهاتۆ پرس بە پەرلەمان بکە بە پێی قانون کردبێتی هەموو یاسا ئەوانەی خانەنشینی بندیوار و بەرزتر لە پلەی خۆی و ئەوانە هەمووی بە نایاسایی کراوە هەمووی بە دەر لە یاسا کراوە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشدا وتمان مادام ئەمە بەرژەوەندیەکی خەڵکی تێدایە مادام ئەمە جۆرێک لە عەدالەتی کۆمەڵاتی دێنێتە پێشەوە بۆیە بۆ چوینە ژێرباری ئەوەی کە بە یاسا دەری بکەین ئەگینا قورس بوو بۆ پەرلەمانی کوردستان ئەو پرۆژە یاسایە پڕپڕە لە ئیعترافات بە تاوان یعنی پێویست دەکا پێش ئەوەی کە ئەم یاسایە دەربکرێت بێ ئەو محاسبەی ئەوانە بکەیت کە ئەم ئیشانیان کردو ئەوانەی کە ئێستا ئێمە بە یاساکە چاکمان کردوتەوانێ بەڵام لەگەڵەوەشدا ئێمە هەر بۆ جوابەکەی جەنابەت هەر بۆ ئەو فەقەرێنە لە هەموو فەقەرەکانی ترا ئێمە شکمان هەیە لەوەی کە حکوومەت بتوانێت یاساکە جێبەجێ بکە بەڵام ئێمە وەکو پەرلەمان خەتوەی یەکەم ئەوەیە کە ئەرکی خۆمان وەکو تەشریع لە پێناوی خەڵکدا ئەوە جێبەجێ بکەین یاساکەی بۆ دەرکەین ئەنجا دوایی واجبەکەی ترمان دەست پێ دەکات کە بریتیە لەوەی بە دوواداچوون بکەین بۆ جێبەجێکردنەکەی بەڵام لەگەڵ ئەمەشدا لێن ناشارمەوانەیە ئێمە لەمە و پێشیش تەجروبەی تاڵی ترمان هەیە وەکو یاسای سندوقی داهاتەنەوتیەکان ئێمە دەریشمان کرد تا ئێستا جێبەجێ نەکراوە چەندین جار لەلایەن ژمارەی یاسایی پەرلەمانتارانەوە داوای ئامادەبوونی ئەنجومەنی هەرێمی نەوت و گاز کراوە بۆ لیان بپرسین ئەم سندوقی ئەو سندوقە بۆ دروست نەکراوە سندوقی داهاتەنەوتیەکان تا ئێستا ئەوان ئامادە نین بێنە پەرلەمان پەی ڕەوی ناوخۆی پەرلەمانیش دەستی ئێمەی بەستووە ڕێگەمان پێنادا بە غیابی ئیستیجوابیان بکەین بۆیە شک دەکەم کە لەمەشدا لەم قانونەشدا هیوادارم حکوومەت پرۆژەی خۆیەتی کە پرۆژەکەی پڕە لە ئیعترافات بەو تاوانانەی کە کردوویەتی کە ئەم وڵاتەی وێران کردووە هیچ نەبێ ڕوویەکی گەشت بۆ خۆی بگێڕێتەوانێ بەوەی کە ئەو یاسایە جێبەجێ بکاوەگەوەی کە دەرمان کردو ئەو پارەی بۆی دەگەڕێتەوە لە پاشەکەوتی موچایە بەکاری بێنە یەکێکی تر لەو خاڵانەی کە لەم یاسایەدا گرنگە پێشتر بیرم چوو ئاماژەی پێ بدەم چالاکردنی سندوقی خانەنشینیە پێشتر ئەم سندوقی خانەنشینیە دەبوایە هەبێ لە هەرێمی کوردستاندا چونکە هەموو مۆزەفینی کوردستان بە ئێستاشەوە تەوقیفاتی تەقاعودیان لێ دەبردرێ بەڵام سندوقەکە نەبووە حکوومەت دەستکاری کردووە و سندوقەکە بەتاڵە بۆیە یەکێکی تر لە مادەکان چالاکردنی ئەم سندوقەیە کەواتە کاتێکە یەکێ خانەنشین دەبێ پارەی خۆیەتی کە جارێکی تروەری دەگرێتەوەوانە بەڵام ئەوە حکوومەتی هەرێمە کە دەستی بردووە بۆ سندوقی خانەنشینی و بۆ هەموو ئەو جۆرەشتە نایاساییانە بۆیە ئێمە مادەیەکی تریشمان لەوەیە داناوە چالاکردنەوەی سندوقی خانەنشینیەکە دکتۆرە ئێمە لە هەرێمی کوردستان گرفتی یاسا و پرۆژە یاسای جوانمان نییە هیچ گرفتێک لەوەدا نییە بەڵام ئێمە لە جێبەجێکردنە کێشەمان هەیە لە هەرێمی کوردستان ئەمێ بپرسم لەگەڵ ئەمەشە نەهامەتیەکی تریشەیە کە بە پێی زانیاریەکان گوایە بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان ناڕازین لەبارەی پرۆژە یاسایەوە کە گوایە ئەوان شمولی خانشین بوون ناکەن پەرلەمانتاران تا چەندەم زانیاریە دروستە لای تۆ هەیە؟ بەزانی ئەو پرۆژە یاسای من حەز دەکەم لە لای خەڵک بچووک نەبێتەوە لە مەسلەی خانەنشینکردن و ئەوانەی پەرلەمانتارانە نەخێر من لە هیچ پەرلەمانتارێکم نەبینیوە کە بە ذاتی بیر بکاتەوە لە مەسلحەتی خۆی بیر بکاتەوە ڕەنگە پەرلەمانتار هەبێ تێبینی هەبێ لەسەر بڕگەیەک دوو بڕگە سێ بڕگەی یاساکە بەس ئەمە معنای ئەوە نییە کە ئەو لەبەر ئەو بابەتەیە کە ئیعتیرازی لەسەر یاساکە هەیە و ئێمە ئەمڕۆ راپۆرتەکەمان ئامادە کردو راپۆرتە هاو بەشەکە و دەچێتە هۆڵی پەرلەمان زۆر باشە پێتان وانە بەهۆی ئەو ینی دەستبردن بۆ ئەو هەموو خانەنشینیە پلە بەرزە لایەنە سیاسیەکان کە دەسەڵاتی کولیان هەیە بە تایبەت دوولایەنی دەسەڵات کە خانشینیەکی ڕەهایان کردووە لە هەرێمی کوردستان ڕێگر بن لەوەی کە ئەم یاسایە جێبەجێ بکرێت؟
من پێم وایە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە حکوومەتی هەرێم ئەو پرۆژەی نردووە بۆ پەرلەمان بۆی پەسەند بکە ئەو هۆکارەیە کە جەنابەت باسیەکەی ئەمە لێکدانەوەی خۆمە چکە وەک بە جەنابتم وت ئەو پرۆژە یاسایە دەکرا بەشی هەرە زۆری بە پەیڕە و ڕێنمایی حل بکرێ بەڵام جەنابەت دەزانی کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت لەو دوو حیزبن کە ئەم هەموو وێرانکاری و گەندەڵیان کردووە لە هەرێمی کوردستانە بۆیە لە ئێستادا بۆ ئەوان قورسە حیزبەکانیان لەوانەیە بە ئاسانی لیان وەرنەگرێکە ئەم چاکسازیە لای خۆیانەوە بکەن بۆیە نردویانەتە پەرلەمان و من بە دڵنیاییەوە دەڵێم ئەم پرۆژەیە و هەموو چاکسازیەکی تریش قورسە ڕێگری بۆ دروست دەبێ بەڵام گرنگ ئەوەیە ئیرادەیەک هەبێ بۆ چاکسازی ئیرادەیەک هەبێ بۆ جێبەجێکردنی ئەو یاسایە کە من هیوادارم کە ئەم حکوومەتەی ئێستا لە زۆر شتا خەڵکی هەرێمی کوردستان و ئێمەی بێ ئەمەل کردووە هیوادارم ئەم جارە بێ ئەمەلمان نەکا هیچ نەبێ ڕوویەکی گەشت بۆ خۆی دروستکە بە جێبەجێکردنی ئەم یاسایە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە بار مەحموود جێگری سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان لە هەولێرە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە. زۆر سپاس.